دێرین هەروەها حەمەعەتا محەممەد ساڵح بەشداربووی ڕاپەڕین و ڕێخستنی ناوشار کە ڕاستەخۆ لە ستودیۆ لامان میوانن و قسەی زیاتریان لەگەڵ دەکەین بەخێر هاتن بەخێر بێن یاخوا بەخێر بێن سپاس کاتتان بێمە بەخێر کاک شێرزادگیان بەخێر بیت هەروەها تۆش قوربانم چاوەکەمی با لەتەوە دەست پێ بکەین کاک شێرزاد هەست بەچی کرد کاتێک با بڵیم هەواڵی ئەوەت بوو هات کە ئیتر ڕاپەڕین سەرخۆدات هەستمان بە خۆشیەکی زۆر کرد وامانزانی تازە لەدایک بووین بەڵام پێش ئەوەی بە کە ئێمە خۆمان هەستی پێ بکەین ڕێخستنەکانی ناوشار نامان نووسی بوو بۆ فەرماندەی هەرێمی سێ ئەویش کاک بەکری حای سەفەر هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی بێت کاک بەکریش ئێمەی ئاگادار کردو بە نامەیەک وتی شتێکی ئاوا ڕوویاوە لە پێنجێن شوانی گالەکەی پێنجێنیان شید کردووە بە شێوەیەکی درڕندانە باشە ئێمەش بە سەرپەرشتی کاک جەمالی حەمەی خواکەرەم کۆبووینەوە لەگەڵ هەرێمی یەک هەرێمی سێ و هەرێمی یەک کۆبووینەوە بۆ ئەو چالاکیە گەورە باشەوەتە نێوانتان هەبوو لە کە ڕێخستنەکان تا پەیوەندیتان دەکرد بێکەوە بۆی بتوانن ڕاپەڕینە دەست پێ بکەن تۆکمەمان کرد لە کوێ دەستان پێکرد کاک شێرزاد چۆن یعنی یعنی لەکوێ پێنجەوە سەرەتا دەستان پێکرد و لەکوێ سەری هەڵدا و چ ناوچێ بە ناوچێک بە تایبەتی چ گەڕەکێک چ مەنتیقەیەکی چ گەڕێکێک ئێمە سەرەتا کە کۆبووینەوە لە شارباژێر بەرەو ئاسنەوە ڕێکەوتین بەڵێ کە هاتینە ئاسنەوە ئێوارە بوو بە پەلە سەرونانمان خستە گیرفانمان بەرەو ناو پێنجوێن ڕەمەزانیش بوو ڕەمەزان بەڵێ ڕەمەزان بوو کە هاتینە تەختایی جەلالبەگ لێوێ بووین بە 3 مەفرەزە بەڵێ تقریبا 6 کەس بووین 6 کەسەکە سی ئەو نە کەسمان کەمین بوو 30 کەسیشمان هاتە ناوشار لە ناوشار بووین بە 3 بەشەوە کاک جەمال و مامۆستا شاهۆ بەیەکۆ بووین دەمەیانەکە من و شەید موسەفا و شەید ئەکرەم محەبەت تەپل چوون بۆ لای دوکانەکانی بەلەدیە ئەوە شوێنێکە پێڵێن خانەکەی کاک سنجەر کاک فەرێدونی ڕەحمەتیش لەسەر پردەکە لای ماڵی حەمەساڵی ڕەحمانجگەرە ئەوە شوێنێ بوو ئەوەی گرت بەڵێ کاک شێرزاد بەڵێ ڕاپەڕێنی پێنجۆن لە ساڵی 1970 بە ڕاپەڕێنی دێوانە مەجید ناسراوە بەڵێ وایە دێوانە مەجید چیەگە بۆمان باس بکەین دێوانە مەجی شوانی گالەکەی پێنجێن بوو پیاوێکی مەزلوم پیاوێکی بێمشکیلە خەریکی ژیان و کەسابەتی خۆی بووە لەو چەمە باشە پێشمەگەیەکمان بە ناوی ئەوڵا لە منتیقەی مەریوانە بێ ئەو کاتە ئەو منتیقانە هەمووی ئازاد بوون بەڵێ کە یەتە لە منتیقەی مەریوان نایەوێ مەسەن بڕواتە شوێنەکانی تر و ئەوێ قەڵبڕی کات لەو چەمەوە بێتەوە کە یە سەیرەکە دێوانەمەجی لەویایە و عەسکەر و زابط و ئەوانەی 4-5ێکی ئەبینێت کە ئەیان بینێ خۆیەکە بەناو گالەکە ئەمیش چەکی پێ بێت وەڵا ڕێکسەر میلیان لێ هێنێتەوە زابتەکە کوژێ جوندیەگە کوژێ ڕائەکا و چەکەکانیشان نەبات بەڵێ کە ئەیان بە ئەوانیش درڕندانە ئەکەونە وێزەی دێوانە مەجید بە قەما هەمووی گیانی ئەنجن هەجن نەکەن ئەی کوژن کوڕێکی بچووکی خۆی لەگەڵا ئەبێ ئێوارە کە ئەیان هێنێت و ئەڵێ چی بوو ئەڵێ وەڵای خسینیانە سیارەیەک باوکمیان کوشت منیش ئەوە هاتوومەتۆ ئەوە بوو شێوهینی دێوانە مەجید باشە کاک حەماڵتایمە لای بەڕێز وەکو ڕێخستنەکانی ناوشار چۆن توانیتانە لەو سەردەمەدا لەگەڵ پێشمەرگەکان پێکەوە هەماهەنگیتان هەبێت چۆن هاوکاری پێشمەرگەکانتان دەکرد بۆەوەی بتوانن ڕاپەڕینێکی لەو شێوەی هەڵبگرسێنن ئایا سەخت نەبوو لەو سەردەمەدا و لەگەڵ ئەو هەموو کۆنتترۆلکردنی حکوومەتدا بتوانن سنوورەکان تێبپەڕێن و بەڵێن پەیوەندی بکەن بە شاخەوە یاخود پەیوەندیتان لەگەڵ پێشمەرگەکان هەبێت زۆر سپاس بۆم دەرفەتە کە لە ساڵەتی ڕاپەڕینی پێنجوێن بتوانین باسی کار و چارەکەەکانی ڕاپەرینەکەی پێنجوێن بکەین. ئێمە کوڕێخستنەکانی پێنجوێن هەمیشە پەیوەندیەکی
نەتەوەمان لەگەڵ هێزی پێشمەرگە کوردستانە هەبووە بە تایبەتی ئەو کاتانی هێزی پێشمەرگە لە سنوورە زۆر نزیک بوو دەمان لە ئاسنەوە و مڕانە و دەوروبەری شاری پێنجوێن نبووە بۆیە هەمیشە پەیوەندیمان هەبوو لەگەڵیانە لە ناو پێنجێنە ڕێخستنێکی پتە و بە هێزی یەکێتی نیشتمانی کوردستانی دێبوو ئەو کاتە ڕێکخراوێکمانە بۆ ناوی ڕێکخراوی بلکیان ڕێکخراوی بلکیان دەیان تێکۆشەری ناوشاری لەخۆی کۆ کردبووە کە ڕاستەخۆشەی شەماڵ حەمەڕەحیم سەرپەرشتی دەکرد و دەیان کادری چاک و بەتوانا و لێ هاتوو دڵسۆزی لە چواردەوری ڕێخستنا کۆبووە کار و چارەکانی بەردەوام بوو. باشە کاک حەماتا کاک شێرسات ببورن لە هەمان ڕۆژ و لە هەمان ساتی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا 42 ساڵ تێپەڕی و بەسەر ڕاگواستن لە باڵەکەتی لەلایەن ڕژێمی بەعسەوە وەک دەزانین کە ڕژێمی بەعز تەنها بەیەک ناوچە نەگەیاندووە بۆ وێرانکاریەکانی بەڵکو دەستی بە تەواوی گوند و ئاواییەکان و ناوچەکانی تری هەرێمی کوردستان گەشتووە توانیوێتی کە ژمارەیەکی زۆر لە گوندەکان ڕابگوازرێت بڕیاری ژمارەنەوەی ساڵی 1975 کە هەموو مڵک و زەوی و خان و نیشتەجێبوونی هاوڵاتیان کرا بەی ئەوانە جا ئێمە ئەمڕۆ ئاس لەوە دەکەین با بزانین ئیسماعیل چ زانیارێکی لایە سەبارەت بەم ڕۆژ و ئایا چالەکیەکان لەوێ چین و لەم یادەدا چی دەکرێت لە باڵەکەیەتی دەچینە لای ئیسماعیل سڵاو لێ بێ بەیانیت باش زانیارەکان لە لای تۆن لەو بارەیە و پێمان بڵێ لەم ڕۆژدا چ چالەکێک دەکرێت خەڵکانی ناوچەیە چی دەڵێن لەو بارەیەوە بەڵێ سانە ئاکان بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات نیوز باش ئەمڕۆ 42 ساڵ تێپەر دەبێ بەسەر ئەو وێرانیەی کە ڕژێمی بەعس لە بەسەر سنووری باڵەکایەتی هێنا کە ئەڵم سنووری باڵەکایەتی چۆمان مرکزی سنووری باڵەکایەتی کە قەزای چۆمانە هەروەها چوار ناحیە وە زیاتر لە 120 گوند و ئاوایی لە خۆ دەگرێ بەسێ قۆناغ سنووری باڵەکایەتی بەسێ قۆناغ تەواوی ناوچەکەی ڕاگوازرایە و ژێرخانی ئابووری و شوێنی نیشتە زێبوونی هەمووی لەگەڵ زەوی تەخت کرابووە لەو کاتەدا بڵین بەسێ قۆناغ بووە سەرەتا لە ساڵی 1970 سنووری گوندەکانی قەزای چۆمانی ڕاگواستیە کە گوندی بڵێن ئێنە یەکەم گوند بە دەستی پێکردا دواتر سنوور دەور و پشتی قەزای چۆمانی ڕاگواستووە لە ساڵی 1970 دۆڵی ڕۆست کە ئێستا ناحیەی سمیلانی ئێستایە ئەوێش زیاتر لە 30 گوند ئەویشی لە ساڵی 1970 ڕاگوازراوە دوایە بەردەوام و هەبووە لە ڕاگواستنی گوند و ئاواییەکان تا ساڵی 1970 لە ساڵی 1970 ناحیەی گەڵاڵە کە ئێستا ئەو کاتش هەر ناحیە بووە ئەو کە تەواوی ناحیەکەشی ڕاگواستووە دواتر لەگەڵ بڵێنکە لە ساڵی 80 دەستی پێکردووە شەڕ لە نێوان عێراق و ئێران سنووری باڵەکایەتی چەقی ئەو شەڕە بووە بەو پێیکە لە سنووری بڵێن ئێران و عێراق لەو ناوچەیە زۆرترین شەڕ و ململانێ و یان بڵێن شەڕ تێدا کراوە لە ساڵی 1970 تەواوی باڵەکایەتی کە بە سنتەری قەزای چۆمانیشەوە ڕاگوازرەوە لەگەڵ ڕاگوازنی گوند و ئاواییەکان و سنتەری ناحیە و قەزاکانیش تەواوی خان و شوێنی نیشتە جێبوونی هاوڵاتیان لەگەڵ زەوی تەخت کراوەتە ژێرخانی ئابووری هاوڵاتیانیش بەلای کۆتایی هاتی و تەواو لەگەڵ بە شۆفەڵ هەموو خانەکان وێران بووینە بەپێ ئەو بەدوەداچوونی ئێمە سەردەمی خۆی ڕژێمی بەعسکە لەگەڵ ئەوەی کە شوێنەکەی ڕاگواستووە خان و شوێن نیشتە جێبوونەکانیشی تێکداوە بۆ ئەوەی هێزەکانی پێشمەرگە بە تایبەتی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ناوچەیە بوونیان هەبووە بۆ ئەوەی سوود لە خان و شوێنەکان نەبینن خانوەکانیشی هەمووی تێکداوە بەدەر لەوەی کە وێرانی دروست کردووە لەو ناوچەیە تەواوی خان و شوێن نیشتە جێبوون و ڕەز و باغەکانی سووتاندووەتەنە بەرهەمی جوتیارانشی سووتاندووە لەگەڵ ئەوەشدا بڕیارێکی دەرکردبوو کە پێشتر بڕیارەکە هەبوو لە ساڵی 1970 دەرچوو بوو کە بە بڕیاری نەوەت ناسراوە بەڵام لە ساڵی 1970 لەگەڵ ڕاگواستنەکە ئەو بڕیاری جێبەجێ کردووە واتە تەواوی مڵکی هاوڵاتیان ئەوەی کە بڵێن شوێنی نیشتە جێبوونەوە زەوی بووە یاخود ئەوەی کشت و کاڵی بووە کا پێی تەسویە بوو کاتی خۆی هەمووی کراون بە مڵکی حکومی واتە مڵکی میری ئەوەی کە زۆرترین نیگەرانی لای هاوڵاتیان دروست کردووە دوای 42 ساڵ کە بوونی حکوومەتی هەرێمی کوردستانیش تا ئێستا ئەو بڕیارە هەروە خۆی ماوەتەوە هیچ هاوڵاتێک لە باڵەکایەتی خاوەنی 1 مەتری زەوی تاپۆکراو نییە هەمووی بە مڵکی میری ناسراوە واتە هاوڵاتیان ئەگەر مامەڵەی زەوی و خانوون شوێنی ئەم کێشەیە بۆ تا ئێستا چارەسەر نەکراوە مامەڵان ناکەن بەڵێ ئەم مڵکانە هەر بە ناوی عێراق حکوومەتی عێراق بۆ تا ئێستا چارەسەر نەکراوە بەڵێ
بەپێ بە دوواداچوونەکانی ئێمە پەرلەمانی کوردستان دووجار دانیشتنی لەسەر ئەو بڕیارە کردووە واتە هەر ئێرە نییە وابزانم ئەوەی پێنجوێن و لە منطقەی بڵین هەولێریش شوێنەکەیەکە تایبەت کراوە بەو بڕیارە بەڵام تا ئێستا هەمواریشی بۆ کراوە بەڵام جێبەجێ نەکراوە لە ئێستادا هاوڵاتیە کە بیەوێ خانوو خۆی بفرۆشەیان بکرێت ئەوە بە شێوەیەکی نایاسایی مامەڵەکە ئەکرێ واتە تاپۆ نییە لێرە هەتا ئێستا لە باڵەکایەتی کە ژمارەیەکی زۆری دانیشتوانی هەیە بڵێن شوێنێکی فراوانە 4 قەزایەک و 4 ناحیە لەگەڵ 120 گوند و ئاوای لە خۆ دەگرێت بەڵام تا ئێستا تاپۆ لەو ناوچەیە بوونی نییە ئەگەر چی بەڕێوەبەرایەتی تێبینیر تێوەنەرەتی تاپۆش لەو ناوچەیە بوونی هەیە بەڵام کار بەوە ئەکا وەکو لە ڕابردوو تەسویە هەبووە ئەو تەسویە بەڵام تا ئێستا ناتوانانی کەسێک بە تاپۆکرا و شوێنەکەی بە ناوی خۆی بکە ئەمە بۆتە گرفت لە بەردەم هاوڵاتیان بە دوواداچوونی ئێمەش کراوە بە ئەڵێن پەرلەمانی کوردستان خوێندنەوەی بۆ کردووە بەڵام تا ئێستا بڕیارەکە نەچۆتە بواری جێبەجێکردن چونکە تەنها چۆمان نییە بەو گرفتەوە بەردەوامی هەیە و حکوومەت تا ئێستا نەیتوانیوە ئەو کێشەیە چارەسەر بکات لەسەر دەمی خۆی ئەوەی بە دوواداچوونەکانی ئێمە باس لەوە دەکەن هەندێک لەو هاوڵاتیانە کە سەرکاتی خۆی توانیتیان نزیک بنەوە لە حکوومەتی عێراق تا ئێستا هیچ قەرەبوویەکی ئەو ناوچانەی کردووەتەوە پاریان بۆ سەر ویستم باسیەوە بکەم ئەوەی کە هەبووە بەشێک لەو هاوڵاتیانێک کە لەو سەردەمە نزیک بووینە لە حکوومەتی یاندام و دەستگا حکوومیەکان توانیتیان بەشێک وەکو قەرەبوو وەربگرن بەڵام زۆرینەی هاوڵاتیان نەیانتوانی وەرگرم دوای هاتنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئاوادانبوونی ناوچەکانیش تا ئێستا بەڵکو ڕێگری لە هەندێک ناوچە ئەکرێ هاوڵاتیان بتوانن خانوو و مڵک و شوێن نیشتە زێبوونەکان لە بەرژەوەندی خۆ بەکاریان بینن بۆتە گرفت لە بەردەم هاوڵاتیان نەخێر تا ئێستا قەرەبووی هاوڵاتیان لەو کاتە نەکراوەتەوە ئەوەی کە هەش زۆربەی ڕز و باخەکان ئەو دار و درەختانی کە ئێستا هەیە بەشێکی هەرە زۆریان سوتاون لە دوای ڕاپەڕین کە هاوڵاتیان گەڕاونەتەوە ناوچەکە جارێکی تر ئاوادانیان کردوتەوە و دار و درەخت و باوان و شوێنەکانی تریان داناوەتەوە ئەمەی تا ئێستا ئەکرێت 42 ساڵ لەمەوبەر تا ئێستا ئاسەواری وێرانی بەسەر ناوچەکەدا دیارە زۆربەی گوند و ئاواییەکان جادە و ڕێگاوبانەکانی جیاوازە ئەگەر شتێکیش بڵێن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لە ناوچەیەک جست پردێک پێویست بێ ئەگەر لە ناوچەیەک بنیاتنانی خوێندنگایەک یاخود نەخۆشخانەیەک یا بنکەیەکی تەندروستی یان ڕێگاوبانێک بنیات بنێن بەڵام لە باڵەکایەتی دوای هاتنەوەی بەڵێن هاتنەکە حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاپەڕین لە سەرەتاوە بنیات نراوەتەوە واتە بەردەوام پێویستی بە خزمەتگوزاری بووە کە بەداخەوە لە ئاسداواکاری و خواستی هاوڵاتیانش نەبووە لەو ناوچەیە بۆیە تا ئێستاش کەموکوڕی لە بوارە جیاوازەکانی خزمەتگوزاری لەو ناوچەیە بوونی هەیە بە تایبەتی گوند و ئاواییەکان ئێستا بەشێک لە گوندەکان چۆڵ بوونەتەوە بۆ هۆی کە ئاستەکانی خوێندنی تێدانە هاوڵاتیان ناتوانیان گونشینان ناتوانن لە وەرز زستان بە تایبەتی لێ بمینێنەوە ڕێگاوبانەکانی سەخت و خراپن تا ئێستا نەتوانراوە چاچی بکەن تەنانە سەرچاوە ئاویەکان بەڵکو بگرە زوی کارەبا نەگەیشتوتە هەموو ئەو ناوچانێک کە پێویستە ئەمە وای کردووە بۆتە گرفت لە بەردەم هاوڵاتیان بەڵێ دەستخۆش هاوکارمان ئیسماعیل لە سۆران سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت بەڵێ بەردەوام ئینسانە ئاسەواری وێرانکاری جگە لە باڵەکایەتی زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە چ پێنجوێن بێت چه هەڵەبجە بێت زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان کاک حەماتە هاوڵاتیان لە پێنجوێن کاسبکاران یەک هەڵوێستی یەکگرتویان هەبوو دوکانەکان هەمووی داخرا ڕژێمی بەعس چۆن مامەڵی لەگەڵ ئەم بابەتەیە کرد هەڵبەت بەڕێستان ئەو کاتە لە ڕێخستنەکانە بوون ئەمە هەڵوێستێکی یەکگرتوو بوو بەڵێ دوایەوەی لە 90 دوایەوەی لە 1970 کاک عەبدوڵای پێشمەرگەیەکی یەکێتی نیشتمانی کوردستان پێشمەرگەی هەرێمی سێ لە سنووری ئاڵیاوە هەڵاڵاوە ویستوی تێپەڕێ بەرە و شارباژێر لەوێ تووشی کۆمەڵک سەرباز دەبێت شێرانە لیان دێتە دەست و ئەفسەرێک و جوندیەکە کوژێت و هیچیشان لێ بری نادەبێت دواتر هێزێکی زۆری سەربازی ئەچن بەهانای ئەوانەوە کە لەو سنوورا تەقکراوە کەس نابینی لەوێ پێشمەرگەکە دەرچووە دەربازی بووە کەس نابین لەوێ تەنها شوانێکە بینن کە دێوانەمەجی ئەبێ دەرۆژمەجی شوانی گاوانی پێنجوێن دەبێت هێزەکەی حکومەت دێوانەمەجی ئەگرن دەبێن لەگەڵ خۆیان کورد تەنها مناڵێکی لەگەڵا بێت ئەیبەن لەگەڵ خۆیان و دواتر بە شێوەیەکی زۆر ناڤڕۆبانە و ئەشکەنجێ ئەدەن دوای ئەشکەنجەندان ئەیکوژن دواتر ڕەشی دەکێشن بە ناو پوش و پاوەنی ئەو مەنتیقەیە
تا ئێوارە لەگەڵ خۆیان ئەبێت مناڵەکە بە تەنیا ئەگەڕێتەوە ناو شار کاتێک خەبەرەدا بە کەسوکاری کە دەرۆژمەجی گیراوە لایەن حکوومەتەوە ئیتر خەڵکی مشوری بووە خۆن هەواڵ یەپرسن لە کۆتاییە حکوومەت لە ڕۆژی نۆزەی مانگە نۆزەی حوتی 1970 جەنازەکەی ئەباتە بۆ هەمان شوێن فڕێدا جەماوەری شاری پێنجوێن هەر هەمویان بە هیمەتی کۆمەڵانی خەڵکی شاری پێنجوێن توانیان بە هیمەتی ڕێخستنەکانیش توانیمان کە جەنازەی دیوانەمەجی بهێنینەوە بەڕێکن بەرەو مزگەوتی حاجی ڕەسوڵ من خۆم جەستەکەیم بینیم کە بە شێوەیەکی زۆر درندانە هەم شێوەندا بوو شەی دیشکرا بوو خەڵکێکی زۆر لە دەوری کۆ بووە ناڕزایەتێک دروست بوو لەو کاتە ناڕزایی کە ئەمە بە شێوەیەکی ناشرین ڕەفتاری لەگەڵ کراوە دیوانەمەجی کەسێکی سالم بووە هیچ کێشەیەکی نەبووە وردە لێرا ڕێخستن بەرنامەی دانا ئیتکاری ڕێخستن لێرا دەستی پێکرد بۆ ئەوەی ئەم هەلا بقۆزیێتەوە و مانگرتن یا ڕاپەرنێکی گشتی بێنەتەکایەوە ئەلەو کاتە بڕیار درا دوای کفنکردنی دوای شۆردنی بڕیار درا کە پشێوەیەکی هێمنانە جەنازەی دیوانەمەجی بە ناو شاری پێنجوێن تا بیگەڕن کە هەماتا ڕۆڵی ڕێخستنەکان چۆن بوو لەو ئێستامەیە کە هاوڵاتیان و کاسبکاران یەک هەڵوێستیانە بێت ئێستا بەسی ئەوە بەڵێ ڕێخستن بەرنامەی دانا بۆ ئەوەی کە ڕاپەڕین ئەم تەرمی دیوانەمەجی هەروە بە ئاسادەیی نەنێژرێت بۆیە بەپێی بەرنمەکانی قۆناخی یەکەم بە شێوەیەکی هێمنانە جەنازەی دیوانەمەجی بە ناو شاری پێنجێندا بیگەڕین بۆ ئەوەی جەماوەرێکی زۆری لە دەوری کۆ بێتەوە لە قۆناخی یەکەمە سەرکەوتو بوو جەماوەرێکی زۆر لە دەوری جەنازەی دیوانەمەجی بۆ بەڕێکردنی بەرەو گۆڕستانی حاجی شێخ کۆ بووە لێرا قۆناخی دووەمی ڕێخستن دەستی پێکرد بەرنامەی دانابوو کە لە قۆناخی هێمنایەتیەوە لە قۆناخی بێدەنگیەوە بگۆڕێ بۆ قۆناخی دروشمدان و تافکێشان بۆیە لەو کاتە هەندێک دروشم ئامادە کرابوو یەکێ لە دروشمەکان بژی هێزی پێشمەرگە محرمە نەمێنێ محرمە ئەرزێکی قەتەقی کرابوو لە خەڵکی لە سەردەمی جەنگە بە حکمی ئەوەی لە ساڵی 1970 هەموو دیهاتەکانی سنووری پێنجوێن ڕاگوێزران و لە چەند ئۆردوگایەکە کۆکرانەوە ئەویش ئۆردوگای کانیگۆیش هە لە ناو پێنجوێنە بوو ئۆردوگای ناوپارێز ئۆردوگاشانە دەری حکومەتی عێراقی کارێکی کردی بوو کە هیچ کەس بووی نەبوو بچێتە ئەو سنوورانە دەیان کەسی لێ شەید کردی واتە کاک حەماتا ئەگەر شەید بوونی ئەم دیوانەمەجید نەبووە ئێوە پلانتان نەبوو کە با بڵێن ڕاپەڕی بکەنی واتە پێشوەختە هیچ پلانێک و تاکتیکی و هیچ شتێک لەم بارەوە نەبوو کە ئێوە ڕاپەڕی بکەن ئەمە دەرفەت بووە یاخۆ بە دەرفەتێکتان زانانی ئەمە دەرەنجامە ئەمجامی دەرەنجامەکانە تۆ هەلەکانە قۆزیتەوە چۆن بتوانیت ئەمە بگۆڕیت بۆ شێوازێکی ڕوبەڕووبوونەوە ناڕزایی دەربڕین بەرامبەر حکومەت شەیدکردنی دەرەژمەدی دەرفەتێک بۆ ئەوەی ڕێخستن بتوانێت ئەو هەلە بقۆزێتەوە بۆ ڕێخستنی جەماوەر بۆ ڕوبەڕووبوونە بەرامبەر دام و دەستگاکانی حکومەت خۆناخی دووەمە ڕاپەڕینەکە دروشم گۆڕا بۆ دروشم وتن و تافکێشان کە بۆیە وترا یەکەم و دروشە کە وترا بژی هێزی پێشمەرگا محرەمە نەمێنێ با بڕوخی حیزبی باسی یەکەم جارکە لە سنووری پێنجوێنە باسی ڕوقانی حکومەتی باسکرە کە هاوار دەکرا با بڕوخی حیزبی باس دواتریش هەموو خەڵک بە دوایە تافی کێشە جەنازەکە بەڕێکرا بەرەو گۆڕستانی حاجی شێخ بە بەردەم دایرەی ئەمن و شورتەوە قایم قامە لە کاتێکە کە بردمانە گۆڕستان لەوێ حکومەت زانی هێزێکی زۆری لە لیواوە هێنا بەرەو ناوشار و چواردەوری جەماوەری ڕاپەڕی پێنجوێنی گر لە گۆڕستانی حاجی شێخ باشە ئەلۆ کاتێشدا هەر حکومەت چەندی هێزی هێنا بوو کاک حەماتا ئەمەتە ئێرە با بۆسین لەسەر ئەم بابەتە کە لە ناو شاردا ئەی چۆن کاک شێرزاد گەشتە ئەم هەواڵە گەشتە چیاکان گەشتە شاخەکان پێشمەرگە چۆن بەمەیان زانی هەڵوێست و مۆراڵی پێشمەرگەکان چی بوو لەوبارەی کە لە ناو شار ئەمە ڕوویدا و ئەم ئاڵۆزیە و ئەم ئاوا گەرم بوون و خەڵک بە جۆش و خڕۆشەوە بەرنمەیان هەیە کە بۆ ئەوی ڕاپەڕی بکەن ئەم هەواڵە چۆن گەشتە پێشمەرگەکانی تر یەکەم کۆبوونەوەتان چۆن بوو چەند پێشمەرگە بوون چۆن بڕیاری ئەمەتاندا کە هاوڵدەنگ من لەگەڵ ڕێخستنەکانە وەکو پێشتر باسم کرد یەکەم کۆبوونەوەمان ئێمە هەرێمی سێ بووین هەرێمی سێ و هەرێمی یەک دایمە هەر بەیەکۆ بن پێشمەرگەکان ئەهاتین بۆ چالاکیەک بۆ ئیشێک بۆ ئیسراحەتێکە هاتنە شاباژێر ئەوانیش لە شارە زورۆ وەکو پێشتر پێم وتن کاک بەکری حای سەفەر ئامر هەرێمی سێ بوو هەزار ڕەحمەت لە گۆڕی کە ئەو کاغەزە لە ڕێخستنەوە بۆی چوو بوو ئەتر ئەویش نامەیەکی نووسی و بۆ کاک جەمالی هەمووی خواکەرم
کاک جەمالیش بۆ کاک فەریدووری نووسی ئێستا ئێمە کە کۆبینەوە لێرە مامەستا شاهۆمان بینی کە مامەستا شاهۆمان بینی پێشتیش هینم کرد ئێتر پێشمەگە هەمووی بە جۆش و خۆشەوە ڕۆی هەتا پێشمەگەمان لەگەڵا بوو 7 ساڵ بوو کامای ڕشچادا گوێزانی نابوو لە ڕێشی وتمان کاکە مەیە وتی چۆن نایم ئەمە بۆ پێنجێنە ینی پێشمەگە هەمووی بە جۆش و خۆشەوە کە ئەو ناحەق و نەعەدالەتی بیست. بەڵێ کاک شێرزاد ئاشکرا ڕاپەڕینەکەی پێنجێن بە یەکەم ڕاپەڕینی سەردەمی شۆڕشی نوێدارێت ئێوە لە شاخ بوون ئەمە تا چەند کاریگەری هەبوو بۆ ناوچەکانی تری هەرێمی کوردستان؟ کاریگەریکی زۆری هەبوو مثل یەکەم جار بوو کە لە ناو شارە شەڕی جەبهەیی بکرێت ئەمە یەکەم جار بوو کە لە پێنجێنە ئەم مزاهرە گەورە بکرێت یەکەم جار بوو حکوومەتی بەعز وەی زانی ئێران هاتووە ئەو شەوە ئێمە ئەو ئینەمان کرد ینی 113 زابط و عسکەر کوژرا. کاک شێرزاد چۆن توانیتان ئەو هەموو پێشمەرگەی کۆکەنەوە لەو تەوقیتەیە؟ ئەو لەو تەوقیتە ئێمە چۆن کۆبووینەوە ئێمە خۆمان دایمە نامە و نامەکاری بوو ئەو کاتە ئەوە نەبوو بە ڕۆژێک ئەو شتانە هەمووی کرا ئەم جارە بەڵێ بە ڕۆژێک هەمووی کرا کە ئەو ئیتر پێشمەگەی متەفەریقە هاتبوو لەم لاوە لەو لاوە کە کۆبینەوە ئەو بوو لەمە پێش باسم کرد هاتینە ئاسنەوە یەکسەر هاتین ناو شار خەڵکی پێنجێنیش مەسەلەن ئەو شەوە ئەو شەڕە گەورە بووە خەڵکی پێنجێن بە تەجیل و ئەو ختە تەجیل بوو تەجیل هەمووی تەجیلیان هێناوەتە سەر بانەکان و فیشەکانیان تەجیل کردووە و تەقەوشتەکانیان تەجیل کردووە. باشە کاک حەماتە دەمێ پرسیاری ئەوەت لێ بکەم ئەم نووسراوانە چین بەڕێزت هێناوتن ئەمە ئەوەیە کە باسی لێو کرد کە ئێمە بانگەشی ئەومان کردوە کە ڕاپەڕینەکەین یاخود چێگەڕوونکردنێکمان لەسەر ئەمە ببووە بەڵێ من قۆناغەکان پاوە نەکرد قۆناغی سێهەمیشی فەرموو کاتێکە حکوومەت وەمانتەوەکە دواتر باسیشمان لەوە بوو حکوومەت بەهێزێکی زۆرەوە دەوری خۆپیشاندەرانی لە گۆڕستانی حاجیژێغ گرت بە مدەڕە و دەبابە و ناقیلە و ئەوانی زۆر هێنابوو ئیڤای عسکەری هێنابوو ژمارەی زۆر سەرباساتە دەوری حاجیژێغی گرت هەرچەنە ئەو هێزە ترسێکی دروستە کرد بەڵام جەماوەری ڕاپەڕی پێنجێن باکیشان بەوە نەبوو بۆیە بەردبارانیان کردو بە ناچاری هێزەکە دوورکردنەوە لە خەڵک دوای بە خاکسپاردنی تەرمی دەرۆژمەجی بە هوتافکێشان و بابڕوخی حیزبی بەعز محەڕەمە نەمێنێ گەڕاینەوە ناو شار لێرا دەوری سەرەکی ئەوەی کە بینی ڕێخستن و جەمار و هەموو پێکاتەکانی ناوشاری پێنجێن دەوری تابینیوە بەڵام داینەمۆی ڕاپەڕینەکە ڕێخستنەکان یەکێتی نیشتمانی کوردستان دەوری کاریگەریان تابینی ژنانیش دەورێکی چالاکیان بینی لە هەرویستم ڕێگە بڵم بڵم باشە خانمانش لەبیر نەکەین خانمان لەبیر ناکەین لەبەرەوەی شان بەشانی براکانیان هاتنە سەر شەقام دەوری دیار و بەرچاو و کاریگەرانە بوو ئەبوو نمونە حکوومەتی بەعس ئەو کاتە لیوای نۆزەی عەقیزاحی بارەگای سەرەکییان لە ناوپارێز بوو ملازمێکیان هەبوو بە ناوی ملازمەکرم یەکێک بوو لە دڕنتانەترین ملازمەکانی ئەو سەردەمەکە ئەشکەنجەی خەڵکی دایان خەڵک لە سنووری پێنجێن شەید کرابوو هەم کاسبکار هەم وڵاغدار هەمەوانی کە کاری ئەچوونەوە گوندەکانیان بۆ کاری جوتیاری و سەرزەرعاتەکانیان ملازمەکرێمی هێنا بوو بۆ سەرکوتکردنی خەڵکەکە هەر دەڵێم لەو کاتەدا ژنانی پێنجێن خوشکەکانمان لە پێنجێن ئەوانیش بەشداری ڕاپەڕینەکانیان کردو دلێرانە ڕوبەڕووی ملازمەکرم بوونەوە من خۆم بینیم لەگەڵمانە بوون کە یەکێ لەو ژنانە قسەی بە ملازمەکرم وت و ڕوبەڕووی بۆ هەتا تفی تێکرد ئەویش خوشکە گەلاوێش عەلی بوو کە دەوری سەرەکی بینی ینی وەکو ژن ڕۆڵێکی دیاری هەبوو لە ڕاپەڕینە ڕێخستن بوو وەکو هاوڵاتێکی ئاسایی وەکو هاوڵاتێکی ئاسایی وەکو هاوڵاتێکی ڕاپەڕی پێنجێن شان بەشانی براکانیان ئامادە بوو کە بەشداری ڕاپەڕین بکەن ڕاپەڕین ئەو ڕۆژی تا ئێوارە بەردەوام بوو مانگرتن بەردەوام بوو دوکان و بازار گشتی داخرا هەتا شەو ئێوارە درەنگانێکی شەو شەی شەماڵ هاوڕێ شەماڵ کاک حەمەڕەحیم کە لێپرساوی ڕێخستن بوو لەگەڵ هاوڕێکانی ترمانە خۆی چووە سەر مزگەوتی پاشا لە مزگەوتی پاشا بە بڵنگۆی مزگەوتەکە بانگەوازی کرد بۆ جەماوەری شاری پێنجێن کە بەردەوام بن لە ڕاپەڕین هێزی پێشمەرگەی کوردستان پشتیوانتانە بانگەوازی بۆ خەڵک کرد دوای ئەوە حکوومەت بەهێزێکی زۆرەوە دابەزیە ناو بازار و ناوشار و گەڕان بە دوای
ئەوەی کە بانگەوازەکەی کردووە بۆی بیگرن بەڵام خۆشبەختانە هەر نەشتیان زیانی کێ و دەستیش نەکەوت. دواتر درنگانێکی شەو لە سەعات دەوری 12 حکوومەت ئەو هێزانی کە نابووی ناو شار کەوتنە گرتنی خەڵک. نزیکەی 20 کەس لە دانیشتوانی شاری پێنجوان گیرار کە سوکاری پێشمەرگەشی تیا بوو گەلاوێشخانیش گیرا لە ئەو کاتە شەوە. ئێمە پێویستە دەور و ڕۆڵ و کاریگەری ئێزگەی دەنگەلی کوردستانی ئەو کاتە بەرز بنرخێنین کە هەمیشە لەگەڵمانە بووە هەمیشە باسی کار و چالەکانی ڕێخستنیە کرد و هاانی خەڵکی دەدا. بۆ نمونە ئەو کاتە بڵاوکراوە کە لە ناو شارەکانی کوردستاندا بۆ پشتگیری لە هێزی پێشمەرگەی بۆ پشتگیری لە جەماوەری ڕاپەڕی خەڵکی پێنجوێن ئەو بڵاوکراوە بەیاننامەیەکیان دەرکرد بەم شێوەیە ئەی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێوەش وەک جەماوەری قارەمانی پێنجوێن بیسەلمێن کە کوردستان سەر بۆ فاشستەکان شۆڕ ناکە. ئەمە پۆستەرێک بوو کاتی خۆی هەمووی بڵاو کرایەوە لە ناو شارەکانە بڵاو کرایەوە. بەڵێ جا کاک حەوالی باس لەوەش بکەم کە دەڵێن گویا هەندە کوژراویان هەبووە ڕژێمی بەعز بە تانکەر سەر شەقامەکانیان پا کردێتەوە کاک شێرزاد هێندیان لێ کوژراوێکی زۆریان درێژە بە هینەکەی بدەم بەسەرەوە. ڕاستە من خۆم ئەوم بە چاوی خۆم بینی لە دوای 2 ڕۆژ دوای ئەوەی کە هێزی پێشمەرگە هاتم چالەکان ئەنجامدام لە کوڕێکی برازام بە ناوی بەکر سەعید هاتینە بازار شوێنەکەمان بینی بە تەنکەر شۆردبوویان حتا خوێنیشمان بینی بە دیوارەکانەوە مابوونەوە. بۆیە ئەوە ڕاستیەکی حاشاڵ نەگرا ئێمە خۆمان بینیمان کە ناو بازاریان لە مەیانەکە بۆ خوارەوە بە تەنکەر مایانەکان شۆرد. بەڵە جاسانە ئەمانە شەر لە کە حەماتا وەربگرە بە ئەمە هەواڵنامەیەکە بەڵێ ببوورە ئەمە هەواڵنامەیەکە کە و کاتە هەواڵنامەی کوردستان بەڵاوی کردو کوردستانی عراق بڵاوی کردووە بابەتێکی نووسی و بەناونیشانی پێنجوێن شاری مانگرتن و بێزاری کە لە ڕۆژی هەژدەی حەوتا باسی ئەوە دەکا کە ئەو پێشمەرگەیە هاتوتە و سنوورە و پێشتر باسمان کردووە. ئەمە ئەوەشە باشە ئەمە وێنەی ئەم ئەگەر هاوکارمان بێ بەڵێ ئەمەسراوانە لێ بەڕاستی ئەمە مێژووی گەلی کووردا گرنگە ئەمانە هەبێت و لە یادانە دۆکۆمنتانە بەڵێ بێگومانە دۆکۆمنتانە زۆر دۆکۆمنتی گرنگن. مەژەوە پیشان دەدا کە گەلی کورد لەوەتی هەیە لەلایەن ڕژێمی بەعسە چەوسێنراوەتەوە کە چەندین خەباتی کردووە بۆی بتوانێت ببێتە خاوەنی ئازادی خۆی. بەڵێ هەماتاگیان ئەمە وێنەی ئەو پێشمەرگەیە کە چالێکەکەی ئەنجامدا بوو لەو سنوورە شەید عەبدوڵایە کە دەرەنجامی ڕاپەڕینەکە لەسەر ئەساسی ئەو چالاکی و دواتر شەیدکردنی دێوانە مەجیەوە ئەو ڕاپەڕینە ئەنجام دراوە. شەید عەبدوڵا باشە ئەمە یەکەمی پێشمەرگە بووەواتە نه ئەوەی کە شەڕەکە بووە لە سنوورەکە لە هەژدەی حەوتا ئەو چالاکی کردو ئەو سەربازە و ئەفسەرەکە کوژراوە دواتر دەربازی کە حەماتا چەند پێشمەرگە شەید بوو پێشمەرگە شەید نەبوو لەو کاتە هیچ پێشمەرگ تەنایەک پێشمەرگەمان بریندار و بە ناوی کاک عەبدوڵا مەحموود شەریف لە ڕاپەڕینەکە هیچ شەیدێکمان نەبووە تەنها بریندارێکمان نەبوو. کاک شێرزاد واتە کاتێ دەستان کردەوە بێگومان هیچ ترسێکتان هەبوو لە بابەتەکە یاخودنا و ئایا چۆن یعنی لەو جەنگە گەورەیە لەو ڕاپەڕینە گەورەیە شەهیدتان نەبوو هێندە بە جەرگەوە تێکۆشاون کە هیچ شەیدێکتان نەبوو بێت؟ بەڵێ ئێمە ئەو سەردەمە پێشمەرگە تازە ئاش بەتاڵ بوو پێشمەرگە خواخوای چالاکیەکی بوو خواخوای شوێنێکی بوو کە بۆی بچێ و دەست بۆشێنێ لە دوژمن. ئەو شەوەی کە ئێمە هاتی ناو شار یعنی ئەوە جوندی و زابت کوژا بوو ژمارەیان چوو بە 113 بۆ بەیانیە بە تەنکەر ناومەیانەکان شۆرد بوو ئەو شوێنانیان شۆرد بوو یعنی وای لێ هاتبوو بە دەمانچەیش لە حکمی دەمانچەیشان نەبوو. ئێمە بە سەربانەکۆ ئاوادی ئیڤاکان بە بەردەمانە بێت چوار ئیڤادەکەی ئەوە کەم نییە حکومەت مەنع تەجاولی دانا بۆ ئەوەی کەس نیێتە ناو شار تەنکەرەکانی بەلەدی هەمووی هێنابوو ئەو ناوان هەموو شۆرت خوێن و گۆشت تێکەڵاو بوو یعنی خەڵکی پێنجوێن میلەتێکی مەزلوم و شۆڕژگێر و پیاو بوون
ئەو پێشمەرگانش ئێمە ئەکسرەتمان پێنجێنی بوون دیارە هەرێمیەک و هەرێمی سێ تێکەڵاو بوو بووین بەڵام ئەو لە هەڵەبجەوە بێت دیفاع لە من بکە ئەوە خەڵکێکی شۆڕژگەر و پیاو بووە. بەڵێ کاک شێرزاد ئەو ناوچەیان ئەو گەڕەکەی کە هێرشتان بۆ کرد لە چەند قۆڵەوە بوو ئەو فەرماندانەشیە بوون کە بەشداریان کرد ئەو قۆڵانە تا چەند هەماهەنگی و پەیوەندیان لەگەڵێکە هەبوو؟ ئێمە سێ خۆڵ بووین. بەڵێ ئەو سێ خۆڵە خۆڵێکمان لە ناو مەیانەکە بووین ئەوە مامۆستا شاهۆ و بەڵێ کاک جەمالی حەمەی خواکەرم بوو. بەڵێ خۆڵێکیشمان من و شەید مستەفا و شەید ئەکرەم و عەبەتەپل بوون لەولاتر بوون لای دوکانەکانی بەلەدیە. خۆڵێکیشمان کاک فەرێدونی حەمە ساڵە بوو لەسەر پردێک هەیە لەوێ ماڵی حەمە ساڵی وەسابرایم و حەمە ساڵی ڕەحمان جگەرەوە ئەوانە ئەوە تا لێوە ئەوە ئەیتوانی بێ ئیڤاکان بێ یان خۆتی حکوومەت بێ پشت لە ئێمە گرێ بەڵام ئەو لێە بەرپەرچیا بوونە شەڕێکی باشش کردبوو لەگەڵیان. باشە کاک شێرزاد ئەوەی گرنگە باباس لە ڕۆڵی جەماوەر هاوڵاتیانیش بکەین کە هاوڵاتیانیش وەکو کاک حەماتاش باسی کرد کە لە ناو شاردا ڕۆڵی بەرچاویان هەبووە. ئێوە چۆن پەیوەندیتان لەگەڵ هاوڵاتیانی ناو شار دەکریا خۆ چۆن هەماهەنگیتان هەبوو بێکەوە بە چ ڕێگەیەک ئایا ئاستەنگ نەئەهاتە ڕێتان لەو کاتی کە دەتانویست پەیوەندی بێک بن ئەگەر لەو کاتە تا تایبەت لەم دۆخاستیارەیە سانە کە لەو دۆخاستیارە و حکوومەتی بەعز هێندە بەتوندی کۆنتترۆلی ئەو ناوچەی کردووە چۆنەتان توانی باڵین بەنامەیەک بێ بە هەر بابەتێک بێ ئێوە دەنگی خۆتان بگەێنن بە یەکتری؟ ئێمە کە دەنگی ئێمە بۆ شەڕەکە ئەڵەیان بۆ شتی تر هەر لە کاتی ترابێت بە تایبەتی لە کاتی ئەو ڕاپەڕی نابێت چۆن پەیوەندیتان دەکرد بێت؟ لە کاتی ڕاپەڕینەکە ئێمە کە هاتی ناوشاری پێنجوێن جەماوەری پێنجوێن ئەو نە تینووی ئازادی بوون تازە ئاش بەتاڵ بوو ئەو نە خەڵکی پێنجوێن پێشمەگەیان خۆشەویست ئەکسەرەتمان خەڵکی پێنجوێن بووین هەمووی کوڕی ئەو ماڵانە بووین مناڵی ناو پێنجوێن بووین شارەزای کوچە و کۆڵان و گەڕک و شاخ و دارەکان ئینەکان بووین ینی کە کاک عەبدوڵڵا بریندار بوو من کە چوومە سەر کاک عەبدوڵڵا دوای ئەوەی کە جابینەوە پێشمەرگەیەکی بەلاوە بووتم کاک عەبدوڵڵا ئەمە چییە وتی وەڵا لە ڕێبایەکەی حەمە قاسیەوە تەقیان دەکردوین باشە کاکە خێرا کڵاوەکەم خسووتێکی فەرم جامانەکەی خۆم قاچم بۆ بەستووە هێنامانەتە دەرەوە ینی وەکو ماسی و ئاوا بووین جەماوەر و پێشمەرگە خەڵکی پێنجوێن زۆر بەڕێز و محتەرەم بوون ینی خەڵکی هەموو ناوچەکانیش بەڵام بەنسبەت ئێمەوە ئاوا بوو ئەو شەوە دەیانژن هاتووە نانی بۆ هێناوین خواردی بۆ هێناوین شتی باشی بۆ هێناوین قسەکانمان واتە ڕۆڵیان هەبوو وەکو پێشمەرگە ژنانیش ژنان و گەنج و لە شاخ لەگەڵ ئێوەداشان بەشانی هەم ڕێخستن و هەم جەماوەرەکە زۆر دەورێکی جوانیان هەبوو بۆ ئێمە بەڵێ بێگومان مەرجنیە تەنها خانمان تەنها لە چەک هەڵبگرن ڕەنگەوەش هاوکارێکی زۆر گەورەیە هاوکاری پێشمەرگە بکەن خواردنیان بۆ برن یا خۆ دەنگیان بگێنن بە پێشمەرگە. بەڵێ کاک شێرزاد دەمە پرسیاریەوە لێ بکەم ئەو کاتی کە بەسەر ڕاپەڕینەکەدا باڵین سەرکەوتن توانین تا ڕاپەڕینە بە سەرکەوتی ئەنجامن هەستان چۆن بوو چیتان دەکرد شەو بوو ڕۆژ بوو چ کاتێک بوو لە ماوەی چەند کاتژمێردا توانیتان ئەم پرۆسێ بە ئەنجام بگێنن؟ ئێمە لە ماوەی تقریبەن دوای بانگی شێوان ڕەمەزان بوو چوینە ناوشار کە لەگەڵ دامەزراندنمان و تەقەکردمان هەمووی دەقەی نەخایاند چۆن ئەوان بە هینی هەموو شێوێکیان هاتبوون بە ئیڤاوە و بە ئەسکەریۆ قوتێکی زۆرەوە ناوشاریان ئەگرت بەڵام ئێمە خوای گەورە بۆی ڕێخستین پێش ئەوان چوینە شوێنەکان کە پێش ئەوان چوینە شوێنەکان کە یامان لە ئیڤا و لە زابط و لە جوندەکان هەر تەعەجوبەمان ئەو شەوە حکوومەتی عێراقی وەی زانیوە ئێران هاتووە یعنی یەک کەس لە جاش لە ئیستیخبارات لە ئەمن لە ناو مرکزەکە لە ناو مەعسکەرەکانە حەرەکەیان نەبوو جوڵیان نەبوو لە ترسا خۆیان بۆ نەیەگیرە. باشە کاک حەمەد سەبا بێم وە لای بەڕێزت بەگشتی نوێ بدەمێ پرسیاری ئەو لێ بکەم چ کاریگەریەکی ڕاپەڕینی پێنجوێن بەسەر مێژوو بە گشتی بە تایبەتی بە سەر خەباتی کوردایەتیەوە دەبینی؟ ڕاپەڕینی پێنجوێن بە تایبەتی 1970 شکاندنی تەوقی ترس و داهێنانێکی نوێی خەباتی جەماوەری بوو بۆیە
کاریگەری زۆر هەبوو لە سەرجەم کوردستان کاریگەری هەبوو لەسەر هێزی پێشمەرگە ورەی هێزی پێشمەرگە زیاتر معنەویاتی هێزی پێشمەرگەش و جەماوەریش و ڕێخستنیش بەرزە بووە لەو کاتانە کە جەماوەر بە شێوەیەکی گشتی توانیان یەک بگرن لە سنووری پێنجۆنا ڕاپەڕن کە یەکەم ڕاپەڕین نەبوو لە پێنجۆنان لە ساڵی حەوت ڕاپەڕین بوو لە ساڵی حەفتاونۆ ڕاپەڕین بوو لەو کاتانەش بریندارمانە بوو خوێندکارێکە لەگەڵ ئێمە بوو کاتی خۆی لە نەورۆزە ناوی عارف و بریندار بوو لەگەڵمانە لەبەر ڕاپەڕینی پێنجون پێشینەیەکی هەیە پێشینێکی زۆری هەیە چەندین جار ڕاپەڕین بووە لە پێنجۆنە بەڵێ کە هەماتە پێش ڕاپەڕینەکە هیچ وەکو ڕێخستنەکانی ناو شاری پێنجوێن هیچ بڵاوکراوەیەکتان هەبووە یاخود بۆ ئەوەی هاوڵاتیانیان جۆش و خڕۆشی ڕاپەڕینەکە زیاتر بێت نه بەڵام پێشتر بەیاننامە هەبوو بڵاوکرایەوە لەسەر بابەتی تر بە تایبەتی لەسەر نەورۆز بەیاننامە بڵاوکرایەوە لە شوێنە گشتیەکانە بە تایبەتی مزگەوت مەکتەب ناوبازاڕاوە بەیاننامە وڵاو دەکرایەوە کاتەنە بەڵێ ئەیکە هەماتە هەندێک لە ڕێخستنەکان ئاشکرا بوون لەلایەن ڕژێمی بەعسەوە تەنانەت زیندانی کراون دەژیر کراون بەڵام دواتر هێزی پێشمەرگە کاتوتە ناو شاری پێنجوێن ئازاد کراوە ئەوەمان بۆ ڕوونکەیتەوە ئەو ڕووداوە کەسانە چێ بوون ئەوانە چێ بوون کە جیران ئازاد کران دواتر وڵاهی تاوا ئێمە وەکو ڕاپەڕینەکە تاوامان نەکرد حەزەکەم تۆزی تەواویشی بکەین بابەتەکە دوایەوەی هێزی پێشمەرگەی کوردستان هاتن ناوشارە و چالاکی گەورە ئەنجام درا حکوومەتی عێراقی وای زانی ئەم کە تاماوەیەکی دوور و درێژ چەند سەعاتێ بەردەوام مشتەڕەکە وای زانی ئەم هێزی پێشمەرگەی دەرباز نەبوون نەچوونەتەوە دەرەوەی شاری پێنجوێن بۆیە بەیانی زوو هێزێکی زۆر لە سلێمانیەوە هاتن بە چەندین کۆپتەر بەسەر ئاسمانی پێنجوێن ئاسوڕایەوە بانگەوازیان کرد کە هیچ کەسێ نەچێتە دەرەوە قەدەغات و شۆ ڕاگەیندا بۆیە دواتر هاتن ماڵ بە ماڵ تەفتیشی ماڵەکانیان گەر ئەگەڕان بۆ پێشمەرگەی بریندار یا پێشمەرگەی جێمێ خەڵکێک کە سەر بە هیچ پێشمەرگە بێ لەو سنوورانە بێ ما بێتەوە بیگرن بەڵام خۆشبەختانە کەسیان دەست نەکەوت جگە لەوەش کەوتبوون دزی و تاڵانی و شتی خەڵک بردن ئەو کاتە حکومەت لێ چەکدارەکانی باس ئەو ڕاپەڕینە ئەو ڕۆژەش درێژەی کێشا تا ئێوارە درەنگێک دواتر ڕێخستن بەرنامەی دانا بۆ قۆناخی دووەمی قۆناخی سێم و چوارەمی ڕاپەڕینەکە بۆ کۆتایی هێنان حکوومەت بڕیاری ئەدا کە خۆپشاندانەکە مارکردنەکە کۆتایی پێبێ داوای لە خەڵک کرد چیتانەوێ بۆ ئەوەی ئێمە بۆتان بکەین و داواکاریەکانتان جێبەجێ بکەین ماگرتەکە کۆتایی پێبێن ڕێخستن لێرە بەرنامەیەکی دانابوو بۆ داواکاری کە حکومەت داوای لەکە چی بکایکە لە داواکاریەکانی ئەوە بوو کە گیراوەکان ئەوانەیە کە گیراون بنکراوەکان ئازاد بکرێت ئەرزی مەحرەمە نەمێنێ سزادانی بکوژانی دەرەژمەجی کە دێوانەمەجی کە عەقیزاحی و چەکدارەکانی بوو بۆی هەر بەو شێوەیەش دەرجوو کە ڕێخستن بەرنامەی دانابوو بەڵێ باشە کاک شێرزاد دەمە پرسیاری ئەوەت لێ بکەم ئایا پێتان وایە ڕاپەڕین ئەم ڕاپەڕینی لە پێنجێن کراوە خاڵی وە چرخانێک بۆ لە مێژووی کوردایەتی تا ئاستێک با بڵێن ئیلهام بەخش بێت بۆ ڕاپەڕینی دیکەی لەو شێوەی هاوشێوە بۆ نمونە ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1990 ئەمە با بڵین پاڵنەرێک نەبوو بۆ ڕاپەڕینەکانی تر کە خەڵک ئیتر پڕ ببێت لە زوڵم و زۆرداری بەحس و هاوشێوەی ڕاپەڕینی پێنجێن ڕاپەڕین کە لە دژی ڕژێمی باس بەڵێ وابوو ئێمە کە ئەو ڕاپەڕینە نەئەکرا لە پێنجێنە ئەو کاتە حکوومەتی بەعز زۆر سەرسەختانە ئەچوو بە گشت خەڵکا و لێیان و ئەهانەیەکردن و ئەمانە ئیتر چاوی لەوە نەبوو ئەمە ڕێخستنە ئەمە چییە ئەوە چی نییە هەتا وردە وردە هات شتەکە گەیشت کە گەیشت نەتیجەکەی ئەوە دەرچوو کە ڕووخە پێتان وایە ئامانجەکانی ڕاپەڕین بەدی هاتووە بەڵێ ئامانجەکانی ڕاپەڕین ئەوەیە کە ئەم حکوومەتە دروست بووە لەسەر دەستی کێ دروست بوو یەکێتی نیشتیمانی کوردستان نەبایە ئەمە دروست دەبوو بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی بەرچاوی هەبووە لە ڕزگارکردنی زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان هەر هەمووی ئەو ڕزگاری کرد هەر هەمووی بەڵێ بێگومان دەجا دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم کاک شێرزاد وەکو دوا پرسیاریش لێم وەربگری چی بەنەوەی نوێ دەڵێن با بڵێن چی بە گەنجانی ئێستا دەڵێن سەبارەت بۆ هەموو ڕاپەڕینی کراوە چۆن بتوان گەنجانی نوێ ئاشنا بن بۆ هەموو خەباتی کە کراوە چی بەنەوەی نوێ دەڵێن سەبارەت بۆ هەموو زوڵم و زۆرداری کە ڕژێمی بەعز بەرامبەر بە گەلی کورد کردوێتی وەڵاهی نەوەی نێ ئەبێ تاریخ بخوێنەوە ڕابردوو بخوێنەوە لە باوکیان لە دایکیان لە برایان لە مامیان لە کەسیان پرسن بزانە ئەم وەزعە چۆن بوو خەڵک لە ماڵی خۆشیان نەیەوێ ڕاقسە بکات
ئەم ئازادیت چۆن ئەم ئازادیە چۆن دروست بوو ئەمە بە بەلاش نەهاتووە هەر لە خۆی نایەت بڵێ فەرمو تۆ هەموو شتێ بە ئەبێ نەوەی نوێش هەستی کوردایەتی و نەتەوایەتەکەی لەبیر نەچێتەوە هەر وەکو ئێمەمانان ئەوانیش هەر خەریک بەڵێ کاک حەماتە ئەگەر شتێکت مابێت لەسەر ئەم بابەتە بوومان باس بکەیت ئەگەر بە کوردش بێت چکە کارتی بەرنامەکەمان کەمێک وە زۆر سپاس وڵا بەسیەوەتی کە هەندێک لەو برادرانەکە گیراون بەڵێ گیراوەکان کێ بوون چۆن ئازاد کرا چۆن ئازاد کران بەڵێ مەبەستم بوو ئەو شەوە ژمارەی زۆر گیران نزیکەی 20 کەسێک گیرا بەڵام لە هاوڵاتی بوون بەشی زۆریان هەندێکیشان ڕێخستن بوون هەندێکیان کەسوکاری پێشمەرگە بوون کەسوکاری پێشمەرگە زۆر گیرە ئەوەی پێشمەرگەی سنوورەکە بوو خەڵکی پێنجوێن بوو هەموو ماڵ و مناڵیان دایکیان باوکیان برایان دەستگیر کران ژمارەیەک لە ڕێخستنەکانی ئێمەش کەشف بوون کە کەشف بوون و کاتەی تر چوونە دەرەوە چوونە ناو هێزی پێشمەرگە لەوانە شێخ حەمەزایر مامۆستا کەمال مامۆستا کەمال حەسەنی میرزا ڕەشی کاک محەممەد حەمی حاجی قاری شیرین و چەند پێشمەرگەیەکی تریش ڕێخستنەکان هەندێکی مانەوە و کاتە لە ناو زیندانەکانە ماوەی دوایەوە ئازادکران ئەو شەوەت کە ئازاد نەکرەوەکو ئازادکردن بەڵام دواتر بەبێ ئەوەی حکومت بزانێت کامانە کاری ڕێخستنیان کە ڕێخستنن دواتر ئازادکرانەوەن بەڵێ کاک حەمەعەتا زۆر سپاس سەرکەوتوو بن و تەمەندرێژ بن کاک شێزاد تۆش بە هەمان شێوە پیرۆستان بێت ئەم ڕۆژە لە ئێوە و لە ئێمەش زۆر سپاس پیرۆز بێت لە هەموو گەلی کورد هەر تەندروست باش بن و سەرکەوتوو بن زیاتر زۆر ساڵ بەخێر بێت کێشاوە باتان کردوینەوە دەستان خۆش